دعوەی پێغەمبەران جوانەکەی لایە یەکڕیزیەک هەیە لە پەیامەکانیانە، جیا لە پەیام و وتارەکانی ئەمڕۆی مزگەوتەکان هەر یەکی قسەیەکەکات. زۆر جار خەڵکێک هەیە بە تەمەنەیان گەنجێکەکە دوورە لە شەرعی خواوە بە مانای زانست واتە علمی پێنیە ئەڵێ وەڵای سەرمان لێشێوە ئەو مەلاواڵێ و مەلاواڵێ بۆ وایە مەشرەبەکەیان یەک مەشرب نییە، هەمویان لە یەکانی ئاو ناخۆن، هەیانە لە کانیەک ئاوە خوات سەرچاوەکەی سەحیح نییە، هەیانە ڕەنگە هەر دەست بێت بۆی سەر لە مسلمانان بشێوێنێ، وە کێ ئەوەی وت کە لە قورئانایە، کێ ئەوەی وت کە لە فەرموودەکانە ئەوە سەحیحە. جا ئێمە چۆن بزانینەوە؟ بخوێنینەوە. هەموو کەسێک لە ئێمە واجبە لەسەری وەکو زانایانە فەرموون ئەو عیلمانەی کە ضەروریە و خۆت فێر ناکەیت ئەبێت جواب و پێ بێ بۆ ڕۆژی قیامەت. قولوا آمنا بالله وما أنزل إلينا وما أنزل إلى إبراهيم وإسماعيل وإسحاق ويعقوب والأسباط وما أوتي موسى وعيسى وما أوتي النبيون من ربهم لا نفرق بين أحد منهم ونحن له مسلمون. همو پیغمبران یەک شێوازێکن، یەک بیرکردنەوە، یەک عەقیدەیانەیە، جیاوازی ناکەین لە بینی کەسیانە و هەمووشیان هەر وتویانە ئەی قەومەکەمان تەنها ئەڵڵا بپەرستن، واز لە بت بێنن، واز لە بتی زیندوو مردوو بێنن، پێویستیتان بە کەس نییە، خۆتان زەلیلی بەرقاپی کەس مەکەن. بەڵام ئەو عیزەت و غیرەتە لە نێوانی موسڵمانانە کاڵ بۆوە خەڵکانێکی بێعیزەت کە عیزەتیان نییە، عیزەتشیان لە مسلمانان سندوتەوە و بە ناوی عیزەتەوە زەلیلی ئەبەخشێننەوە، بەڵام ئاگایان لە خۆیان نییە. بەڵام ئەو پەروەردگاری کە دینی عیزەتی دابەزاندووە، کە پێغەمبەرەکانی عەزیزن سەلامی خۆیان لەسەر بێت، کە قورئانێکی عەزیزی دابەزاندووە، لێ ئەگەڕێ منێکی مەلات دینێکی بێ عیزەت پیشان بدەم، نەخێر. هەموومانە چینەوە بەردەستی خوا. جا بزانە ئەیبینی خەڵکانێکە لە دنیا خۆیان بە دەمڕاستی ئیسلام زانێ، بزانە خوای پەروەردگار چۆن لوتیان شۆڕەکات لەبەر ئەوەی لە خزمەتی ئاغا و کێخاکانیان دینیان بەکارهێنا و دینی ملوکیان هەبوو. جا بزانە ئەیبینیت کە ئەوە دین نییە، ئەوە دین نییە، ئەوە دینێکی مەتاڵیە، ئەوە دینێکە بە هۆزی خۆ مەترکاری بکەیت. دینی ئیسلام دینی عەقیدە و تەوحید سازشی لەسەر نییە، گوێ بۆ هیچ کافر و مشریک و منافقێک ناگیرێت. ئەو ئەبێ بێتە سەر بەرنامەی من ناچم لەسەر مێزی ئەو دانانشم، ئەو ئەبێ عەزیز بێ بە لای من هیچ ئیشێکی دنیایم پێی نییە، ئەویشی بە منە. هەرچیش لە شەرعی خوا دەربچێت هیچ سازشێک ناکرێت و هیچ عوزرێکیشی نییە.